بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد، خۆشحاڵین کە سەر لە نوێ لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ ئیبراهیم کەریمپور، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوای کە تا کۆتایی هاوڕێ و بینەرمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک ئیبراهیم گیان بەخێر بێت، زۆر سپاس لەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کردەوە بۆ بەشداری لەم بەرنامەیە. کاک کەریم گیان زۆر سپاس، سڵاو بۆ خۆت و هاوکاران و بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتدام. خدمەت لێمەوە. سەرەتا بەڕەواڵی بەرنامەکەمان حەز دەکەم کاک ئیبراهیم کەمێک بیۆگرافیەکی کورتی خۆی باس بکە بۆەوەی کە دواتر بچینە ناو پرسیارەکان. کاک کەریم گیان، من ئیبراهیم کەریمپور لە ساڵی 1344 لە بنەماڵەیەکی هەژار لە ئاوایی مەولانەوە سەر بە ناوچەی سەقز لەدایک بوومە. بنەماڵەکەمان 2 خۆشک و 5 براین. باوکمان لە ژیانان نەماوە، بەخۆشیەوە دایکمان لە ژیاندایە. بەداخەوە من بەهۆی هەژاری بنەماڵەوە مەدرسە نەچوومە، لە هەر لە سنی کەمی تقریبەن مناڵیەوە دەستم کردە بە کاری کەشاوەرزی و دامداری و هەروە کرێکاری و ڕەنجۆری شوانیم کردووە لە دێکەی خۆمانە تا گەیشتم بەسەر سنی 14-15 ساڵێکی. بنەماڵەکەتان کەشاوەرز بوون یا لەسەر زەویزاری کەسی دیکە کارتان دەکرد؟ کاک کەریم گیان، ئێمە کەشاوەرز بووین، یانی زەوی وزارەکەین خۆمان بوو، حیوانداری خۆمانمان بوو، بەڵام کەشاوەرزیەکەمان ڕاستیەکەی قابل ئیستیفادە نەبوو زۆر. ئیتر بەو بۆنەکە مناڵ گەورەی ماڵیش بووم، ئیتر بەدەم کار کەشاوەرزی وستۆ کرێکاری و شوانی و ڕەنجۆری مەکرد بەرحاڵ لە دێهاتێر دەوروبەر و بەڵێ هین خۆمان بوو، بەڵام ڕاستی قابل ئیستیفادە نەبوو، زۆر ئەرزشی نەبووە، مانە ئیتر دەرامەدمانی زۆر نەدا. دەکرێت زۆر بە کورتی باسی ڕەنجبەری دەکەیت، شوانی کە دیارە ناسراوە بۆ زۆر کەس، بەڵام ڕەنجبەری ئەو کات ڕەنجبەری چۆن بوو بەڕاستی؟ قەراردادی، شێوەی کاری، مدەت زەمانی؟ کاک کەریم گیان، ڕەنجۆری ئاوا بوو، تقریبەن ڕۆژتی مەسەلەن 3-4 مان کار دەکرد بۆ کاورایە، 5 مان کار دەکرد، ئیتر بەستەگی بوو 300-400. تقریبەن من ئاوا دەرامەدەکەی ئابە و جۆرە بوو، باچی ڕەنجۆری تەکرد، مەسەلەن 4 مان مەسەلەن چوم ڕەنجۆری مەکرد، کار مەکرد، ئیتر پۆڵ 4 مانگیان پێمەدا، وەکو تقریبەن 4 مانگ کار مەکرد، ئەو کاتە 4000 تومان 3500 تومانیان پێمەدا بۆ 4 مانگەکە. ئاوا بوو. ئاوایەکەتان مەدرسەی بوو، نەچوویتە مەدرسە یان نەتوانی بچێ مەدرسە؟ کاک کەریمە، ئێمە ئاوایەکەمان مەدرسەی تیا بوو، مەدرسەی باشیشی تیا بوو ئەمانە، بەڵام بەداخەوە من بەهۆی وازیەتی بنەماڵەوە نەمتوانی چووم مەدرسە. ئەوەتە ڕاستەکەی یەک شەو چووم بۆ مەدرسە، بۆ ئەو کاتە ئەکابیر بوو، بۆ گەورە ساڵان چوومە مەدرسە یەک شەو، ئیتر هاتمەوە دێر هاتمەوە، ڕاستی دێرەکە باوکم وتی ئەرێ وەرە کوێنی ڕۆڵە، وتم وەڵا چووم بۆ مەدرسە باوکە، وتی مەدرسە، وتم ئەرێ وەڵا گەرەکمە دەرس خوێنم، وتی جایانی تۆ گەرەکتە بچی فێر سەواد بیت و دوای بانگە لێکەن میرزای ئیبراهیم دەی وەڵاوە ئاخرین جاتە ئەچیت بۆ مەدرسە. بەڕاستی ئیتر نەمتوانی چوومە مەدرسە بۆەوەی وازۆ بنەماڵەکەمانەوەمانە، چونکە ئەوایە کار و کاسبیم کردایە. هەرە وەڵایتر ئاوە. جیاواز لە کار و کاسبی لەسەر مەزرا و شوانی و ڕەنجبەری دواتر شرکەتیش دەچی، یعنی کار لە منتقەکەدا نەبوو یا هەتا شوانی و ڕەنجبەریش نەبوو کە بیکەی بۆ ئەوەی کە بژیوی ژیان و یا کۆمەک حاڵی بنەماڵەوی، یا چۆنەکە ڕوودەکەی شرکەت ئەو کات؟ کاک کەریم گیان، ئێمە بەرحاڵ کار شوانی و کرێکاری بوو ئەمانە، بەڵام پێ زۆر دەرامەدەکەی کەم بوو، ئیتر سڵم چووە سەر، حەزم کرد بەرحاڵ بچم بۆ شارەکان دەرەوەی کوردستان وەکو کرێکاری فەسڵی، با کاریش بوو لە دێهاتا، بەڵام تێ بەڕاستی ئەوە ئیستیفادەی نەبوو، خۆشم ئیتر وردەودە تەمەنەکەم چووە سەر، پێم خۆش وچوومە شوێنێکی مەحیتێکی گەورەتر، ئیتر هەڵسام چووم بۆ تاران. تقریبەن لە تاران ئەوەڵ شوێنێکەوە کارم تیا کرد لە شیرکەتێک بۆ دروستکردنی بیمارسان مفید، چوومە ئەو شیرکەتە، لەو شیرکەتە کارم کرد، ڕاستی تەمەنێکیشی زۆر کەمم بوو،
ئەو کاتە ئیتر من ڕۆیشتمە ئەوێنە لەو شرکەتا دەستم کرد بە کارکردن 4 مانگ تقریبا من لێنە کارم کرد ئەوەڵجار ڕۆیشتم حقیقەتەن زوان فارسی نازانی زۆر سەخت بوو من کاکەریم بەڕاستی لە ئاوایەکی مثلەن مەحیتێکی بوشکە لە هەڵت بگرن بتوان هەڵسام چوون بۆ تاران وەک ئەوە وابوو لە ناو تەشتی ئاو هەڵم گرن بمخەنە ناو دەریایەک بەڵام مەجموعەیە کرێکار بوو کرێکارەکان ئەکسەرەنیان کورد بوون زۆر بەڕاستی یارمەتی منیاندا لێنە حتاکانێ لە بیرمە ئەوە ڕۆژمە سەرکارەکە نەمتوانی کارکەم ساحێبکارەکە ویستی دەرم کات و ئەمانە کرێکارەکان هەمویان احترازیان کرد بە ساحێبکارەکە بۆ ماینەوەی من ڕاستەکەت گەرەکە ئیتر یعنی من ئەوەڕینجارم و ئاوا جەوێک ئەبینم لە ناو کرێکارەکانە بە تایبەت ئیتر بشیشیان کورد بوون هەمویان بە هەمبەستێکی خۆیان وتیانەوە یەکێکردنی بە برایەتێکردنی بەرحاڵ مامەوە لەسەر کارەکە و دەرمیان نەکرد لەسەر کارەکە دواتر دوای 2 هەفتەیەک و ئەمانە لە ناو کرێکارەکانە هەڵمیان بژاد وەکو کاری سەقا و چای پەزی و خەرید لە ناو خۆیانە تقریبا 4 مانگ من لێنە کارم کرد ئیتر دوای 4 مانگکە هاتمەوە بۆ مەولانەوە بۆ دێکەی خۆمان ئیتر ناوە ئەچوومە سەر کار ئەچوون بۆ لە بیمار لە شرکەت گازا کارم کردووە لە نازیابادا پەیکەنیم کردووە وەکو کرێکاری فەسڵی تقریبا من لە ساڵی 60 تا 61 ئیتر لە تاران ناوە کارمە کردووە هاتمەوە لە دێشا کارمە کردومانە بەڵێ ئاوە زۆرە یعنی کاتێک ئەوەڵین جار ڕوو دەکەی شرکەت و کات ئێستا ڕاپەڕین نەبووە ینی بەستا شۆڕشی 57 ڕووی نەداوە یا دوای شۆڕش 57 دەچێت نەخای شۆڕشی 57 ڕوویدا بوو تقریبا من لە ساڵی 60 چوون بۆ تاران 57 دەرحاڵ شۆڕش کردیاوەمانە بەڵام تقریبا من نەخێ من لە ینی لە دوای شۆڕش لە دوای شۆڕ بەڵێ دیارە ئەو کاتە انقلاب کراوە و بەڕێزیشتان بەدەلیەوەی کە ببوورە لە تەمەنیشی زۆر کەمی منداڵیەوە تەن دەدەی بەکارکردن و زەحمەت و ینی بە تەواوی وجودەوە هەست بە جۆرێک نابەرابەری چەوسانەوە ئەو نایەکسانانەی کە هەن لە ناو کۆمەلگادا دەکەیت و بێگومان دەتوانێت ئەوە ئەنگیزەیەک بێت بۆ ئەوەی کە تۆ بیر لە دنیایشی خۆشتر بیر لە جۆرێکی کە ژیان بکەیەوە و هەر ئەوە لەوانەیە هاندەر بوو بێ و مشەوەق یا ئەنگیزە بوو بێ بۆ ئەوەی کە لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنابی لەکوێ لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنابووی ئەو کاتانەی کە لە شرکەت کارت دەکرد یا لە کوردستان و لە ئاوایی مەولاناوە ئەو کاتێ وڵا کاکەری من لە تاران کارمە کرد و لە مەولاناش کارمەکە یانی لە هەر دوولاکە کارم ئەکرد و ئەمانە بۆ مەسائلی سیاسی ڕاستەکە گەرەکە من چۆن شەوق بووم بە مەسائل سیاسی من چۆنیەتی ڕاستی کاکەریم ژیانی خۆم گەورەترین ئەنگیزەی پێمدا کە بم بە فعال سیاسی و بە تایبەت بە پێشمەرگەی کۆمەڵیش بەڵام ئەو کاتە تقریبا شخصیەتێکیش ئەوەتە هاندەرم بوون بۆ ئەوەی کە بم بە سیاسی و بەرحاڵ دەرکی مەسائل سیاسی کەم و ئەمانە ئامۆزایەکم کامجی ئەو کاتە پەیکار بوو عەرزەکەم شەید نیزام حەسەنی ئەو کاتە ئەویش هەڵسوڕایی پەیکار بوو هەرچەند من لەگەڵ کانیزام تقریبا مستەقیم نەبوو بەڵام بە شێوەی غەیرە مستەقیم تەئسیری لەسەر ئێمە بوو بەداخەوە شەید نیزام کە دوایش گیریا بوو بە نمونەی مقاومەت لە زیندانە هەم لەسەر دەوروبەرمان تەئسیری بووە هەم لەسەر منیش و ئەس جمڵە ئامۆزایەکم گیان بەختوورە حەمە حەسەن فەرەجیان ئەویش تقریبا ئێمە هەم هاوکار بوین هەم ئامۆزان بوو کاریشمانێک بە یەکەوە هەرکیشمان لایەنگر و دۆستی کۆمەڵە بوین ئەو کاتە بەداخەوە لە هێرشێک کاکە جمهوری ئیسلامی یاودی بۆ سەر مەولانەوە ئەمانە ئیتر ئێمە چوینە دەرەوە لە ئاوای مەولانەوە بە خاترەوە نەمان گرن هێرشیان هاو شەڕ بوو ئەو چووە دەرەوە ئەو تقریبا لەبەر ئاوای مەولانەوە کەوتە کەمی جاش و پاسدار برینداریان کرد دوای 5-6 سەعاتەیە کە گیانی لە بەرحاڵ خوێنێ زۆر لە بەری چووەمانە دواتر گیانی لە دەستا بەڕاستی
جێگەی داخبووە من و زۆر یادی دڵما بۆ هیچ وەختێ دەرناسیەوە هەروە ئەو کاتانە شەید فایق حەیدەریش ئەویش کادری کۆمەڵە بوو فایقەکانی کە و ئامشۆ مەولانەوەی ئەکرد ئەمانە تقریبەن تەسیریان لەسەر من بوو بۆ هاندان بووم بە سیاسی و فعال پێش بووم بە فعالی سیاسی بەڕاستی ئەوانە هاندەرم بوون بەڵام گەورەترین هاندەرێ کاکەری بەڕاستی ژیانی خۆم واداری کرد. با بچینەوە سەر ئەو مەقسەیە کە لە شرکەت کار دەکەی ئەو کاتە ڕاپەڕین بووە دواتر بەسرا ڕژیمی ئیسلامی لەسەر کارە جە و فەزای ئەو کاتی شارەکانی دەرەوەی کوردستان چۆن بوو بە تایبەت بەڕستان کە لە شرکەت کار دەکەن ئەو دەم هاڵ و هەوای سیاسی وڵات چۆن بوو ئەو خەفەقانە دەستی پێکرده بوو یا ئەوەی کە فەزا ئازاد بوو تا ئەو کات کە تۆ لە شرکەتەکان بوو کاکەریم ئەو کاتە فەزا ئەزانکی جەرێک خولقیا و ئەو کاتە کۆڕ و کۆمەڵگەرێک بەرحاڵ من ئەوەتە لە هیچ تەزاهورات و لە هیچی نەکام میتینگێکاش ڕاستی شیرکەتم نەکرد وەکو خۆم بەڵام جە و فەزایەک دیار بوو خولقا بوو ئەمزانی کە بەرحاڵ مناسباتێک هەیە جەرێکی ئینقلابی جەرێکی شۆڕژگەڕانە وجودی هەیە ینی ئەو کاتانە مشەخەص بوو کە هەمچنین جەوێ هەیە مەسەلەن جارێکە لە دەربەنا کارمانە کە لە تەک مەجموعەکە ئیتر ئێوارە هاتینۆ لە دەربەن دەستیان جەماعەتێ لە ئەو ڕفێقێکم بوو ئەمانە دەستیان کردە شوعارداین شوعار مەسەلەن ئەو کاتانە بعضی شعار وشیانەدا ئەوتە شعارەکەیشیان فرەتر مەسەلەن دانێک لەو ڕفێقانە مەسەلەن ڕابەری ئێمە شیعە زەدینە نازانم گەڕی لە دڵمان زۆر زۆر وەتینە ئیتر مەسەلەن چتێلێک ئاوایانەوان تقریبەن تۆزێک لە من گەورەترن چتێلێک ئاوا تقریبەن ئاوا ئەمزانی خولقیا بۆ ئەو کاتانە بەو شێوە بەڵێ باست کرد کە لە ڕێگای چەند هاوڕەیەکەوە لەگەڵ مەسایلی سیاسی و لەوانە لەگەڵ کۆمەڵ ئاشنا دەبی کاتێکە لەگەڵ کۆمەڵ ئاشنا دەبی ڕاستەوخۆ پەیوەندی دەکەی بە ریزی پێشمەرگەوە یا وەکو هەڵسوڕاوێک کار دەکەی سەرەتاکان سەرەتاکانی کاکەر من تقریبەن ساڵ دو ساڵ هاوکاری کۆمەڵەمە کرد لە ئاوایەکەی خۆمانەوەمانە یارمەتی کۆمەڵەمەکەی جوزان جەماوەریە تەدارۆکاتی هەر یارمەتی پێشمەرگە هاتنە ئاوایەکان بۆ شاردنەوەیان بەرحاڵ بۆ بکاری ئەمنیەتی وشتان کارمەکرد ینی منزۆسەوە گلایانی گر و دۆستێکی کۆمەڵە کارمەکرد پێشەوە تقریبەن بم پێشمەرگە ئیتر لە ساڵی 1962 تقریبەن من هاتم بۆ ئاوایی دەرەوان لە ئاوایی دەرەوان چون بۆ ئامۆزشگای کۆمەڵە و تقریبەن دوای دەورەی ئامۆزشیەکەم بووم بە پێشمەرگەی کۆمەڵە ئیتر لەو کاتۆ ئیتر من تقریبا لە ساڵی 62 بووم بە پێشمەرگەی کۆمەڵە بۆ بووی بە پێشمەرگە بۆ وەکو هەڵسوڕاو لە ناوە نەمایەوە بۆ خۆت خوازیار بووی یا بەڕاستی شرایطت ئیجابی دەکرد کە لە ناوە بمێنێەوە وەڵا کاکەریم ئەو کاتە ڕاستەکە گەرەکە شرایەتەکە من حەزمەکە بووم بە پێشمەرگەی کۆمەڵە و مامەزانی پێشمەرگاتی هەروایش بوو ئەو کاتە وا جەوەکەوا بوو من وامەزانی بەرحەڵ پێم وا بوو پێشمەرگایەتی بۆ من مناسبترە تاکانێ مەسەلەن بمێنمەوە ئەمانە ئەو کاتە من وا بیرمە کردەوە ئەمانە ئیتر بلاخرە شەڕ بوو ئەو وەختە ئێمە پێمان خۆش و ئەو کاتە هێرشیان ناودووە سەر کوردستان دوایەوە حاڵاتێک بوو لە کوردستانە مەسەلەن حەزمانەکرد چەک هەڵگرین بین بە پێشمەرگە نە بەڕاستی خوازیار شەڕ بین و ئەمانە هێرشێکیان ناودوو کردویانە سەرمان من پێمان وا بوو بەڕاستی ئەبێت دفاعکەین و دیفاعێکی بەرهەقیشمان کرد بەڕاستی ئێمە هیچ وەختێکە خاهان شەڕیش نەبین بەڕاستی ئێمە وەکو خەڵکی کوردستان وەکو پێشمەرگەی کۆمەڵە حەزمان نەکرا حتاکانێ باڵدارێکیش لە گیان بکەین وەلێ وەختێ هێرشیان ناوردووە سەرمان ئیتر مەجبور بین لەو کات و ساتانە ئەمە دیفاع بکەین لە کوردستان و بەهەقی دفاعمان کرد ئەگەر ئێستا لەو تەمەنەدابی و بەو شێوەی کە ئێستا بیر دەکەیەوە بچێەوە ئەو موقعیەتەی کە ئێستا تەسمیم من نەگرتووە بچی بۆ پێشمەرگایەتی یا لانیکەم ڕاڕای دەتەوێت تەسمیم بگری و ساغ بێەوە کاری نهێنی و هەڵسوڕانی تەشکیلاتی لە ناوە تەبلیغی هەڵدەبژێریە ئەوەی کە بازم تەرجیح دەدەی کە پێشمەرگە بیت
وڵا کاکەریم شرایط فەرقەکە ئەیستا شرایط زۆر فەرقی کردووە بەرحاڵ بۆ ئەوەی کە بنیام ئەو کاتانە ینی وا ئەخلقیایی وا پێویست بوو کە بیت بە پێشمەرگە ئایسە ڕاستەکەی شرایطەکە فەرقەکە جۆرێترە بیان ناتوانێت بێژێ هەر وەک ئەو کاتە بەسەن چۆن بوومە ئیسەی شەروا فکرەکەمەوە جەو فەزا گۆڕیەوە من هیوادارم بەرحاڵ ینی بەرحاڵ هێزی پێشمەرگە بەڕاستی پێویستە و لازمە وەک زەرورەتێک پێویستی هەیە حقیقەتەن وەلێ شرایطەکە فەرقی کردووە ئەتوانی بیان بە شێوەیەکی تر ئەگەر بتوانێ ینی هەرچی خەڵک بە شێوەی خەباتکارانە مبارزە بکەن لە ناوە ژنان لاوانی شۆڕژگێر خەڵکی کوردستان ئەگەر بتوانن هەر ئەو متینگ و مانگرتن و بەرحاڵ احترازکردنە زۆر تەسیری زۆرترە من ناژم پێشمەرگایەتی خراپە بەڵام بەڕاستی ئەوە پێم وابێت زۆر بە هێزترە لە نەزەر منو پێگومان وایە بەسە هەروەکو باس کرد هەلومەرجەکان متفاوتن ئەو شرایطی کە لەو کاتەدا ئێوەمانان دەبن بە پێشمەرگەوە تەسمیم دەگرن چاک هەڵبگرن لەگەڵ ئێستا زۆر جیاوازە بۆ ئێستا تەرجیح دەدرێت کە هێزی پێشمەرگە تەنیا وەکو پاڵپشتێک وەک هێزێکی پشتیوانی ئەو حرەکەتە جەماوەریەی کە ئێستا لە ناو کۆمەلگادا لە ئارادایە حزوری ببێ و ڕۆڵ ببینێت بەڵام ئەو کات یەکێک لە ئەولەوێتەکان دیفاع بوو بەرگری بوو لەو دەستکەوتانەی کە دوای ڕاپەڕین بەدەست هاوت بوو و لە بەرابەر دشمنێکی درڕندەی وەکو کۆماری ئیسلامیدا دەبوو بوەستێەوە و ئەوەش بەبێ هێزی چەکدار و بەبێەوەی کە دەبوو مسلحبی و هێزێکی کۆمەڵایەتی پێک بێت ممکن نەبوو بۆیە منیش تەسەور دەکەم کە وایە هەلومەرجەکان متفاوتن باشچینە سەر دەورانی پێشمەرگایەتیت کاتێکا دەبی بە پێشمەرگە ئەوەندی کە پێدەگەم لە توولی پێشمەرگایەتیدا ئەو چەند ساڵە و هەش ساڵی کە پێشمەرگەیت ئەو کات گەرمەی شەڕ بوو یعنی چ لەگەڵ دەوڵەت و چ بەداخەوەم شەڕی ناوخۆی لەگەڵ حیزب دموکرات هەر بەو اعتبارش ئەگەر هەڵە نەبم بەڕێستان لە بەشی نظامیشتدا دەورونەخشتان زۆر بووەوە لە زۆریشی لە شەڕەکاندا بەشداری کردووە کەمێک باسی ئەو پرۆسەیەم بۆ بکەیکە پێشمەرگایەتی چۆن بوو لەو کات وەڵا کاکەریم بەڕاستی ئەو کاتە پێشمەرگایەتی ئاسان نەبوو زۆر سەخت بوو یعنی لەلایەکۆ ئێمە شەڕێکی نەخوازراوە لەگەڵ حیزبی دموکرات بەداخەوە بەسەرمانەدا سەپا بوو من 8 ساڵ پێشمەرگەی کۆمەڵە بووم ئەو لەو 8 ساڵە حقیقەتەن چۆن بێژم ینی حقیقەتەن سەخت بوو ئەو دەورانەی ئێمە من لەو 8 ساڵە کە پێشمەرگەی کۆمەڵە بووم تقریبا لە 34 ئەمەلیاتە بەشداریم کردووە لە گرتنی تقریبا 3 پایەگا و 1 قەرارگا ئەمن بەشدار بوومە عرض بکەم من 4 جار بریندار بوومە لە ئەو کاتانەی کە بەرحاڵ پێشمەرگەی کۆمەڵە بوومە جارێکی لە قارەوە لە لای ئاوای مۆلانەوە بریندار بوومە جارێکی تقریبا لە ملەو سرینجاق بریندار بوومە بە سەختی جارێکی لە ئاوای سوورێن لە لای بانە بریندار بوومە جارێکی بە سەختی لە گرتنی قەرارگای جەوشەن لە هەڵکەوتوو لە سەرشی و سەقزا لێنیشە تقریبا بە سەختی بریندار بوومە ڕاستەکەی دەوران پێشمەرگایەتی ئەو کاتە ینی حەد و حەساوی نەبوو ئەوەندە سەخت بوو کاکەریم ئێمە لە بەڕاستی لە دوو لاوە ئێمە ینی تووشی ئەو شەڕە بووین ینی ئاسان نەبوو ئەو کاتانە کە چۆن عەرزەکەم ئێمە بۆ نمونە کە ئێژمە وەختێکە ئێمە ئەم پایەگالەکە قسەی ئەەکەم مەسەن ئێمە پایەگای مەسەن وتمە ئەو پایەگالمانە بەرحاڵ گرتووە ئەمانە لە شرایطێکە ئەمە لەگەڵ حیزب دموکراتیش شەڕ بوو ئەو کاتە بۆ نمونە مەسەن ئێمە ڕۆیشتین قەرارگای جەوشەنمان کرد باسی ئەوانە دەکەین پێم خۆشە ینی پێم خۆش و بە شێوەیەکی گشتی شرایطی پێشمەرگایەتی و هەلومەرجی و بارودۆخی شەڕ لەگەڵ دوژمندا کە دوژمنی سەرەکی ئەو کات دیارە جمهوری ئیسلامی بوو هێزی سەرکردگەری کۆماری ئیسلامی بوو
مختصر باسیشی ئەوە بکەین دواتر دەچینە سەر وردەکاریەکانی حتمما بەڵام پێم خۆشە بزانم ئەو چەند جارێک کە تێدا بریندار بووی ئاسەواری ئەو برینانە ئەبەتە بەخۆشیەوە خۆشحاڵم کە ئێستا سەرێ حاڵ و ساغ و سڵامەت دەتبینم بزانم ئەو برینانە ئاسەواریان بەجەستەوە هەیە یا ئەوەی کە کاریگەریان لەسەر ئێستا ژیانیشت هەیە کاکەرین بێگومان تەسیریان لەسەرم داناوە تقریبەن ئەرێوڵا من تقریبا بە نارنجەک بریندار بوومە دوایەوە بەبوو لە بریندار بوومە ینی بەڵێ لەسەر ینی زۆر تەسیریان داناوە هەرچەند بەخۆشیوە لەباری ڕۆحیەوە لەوانەیە بێشم زۆر بێڕۆحیەنی بێڕمێد نیم و ئەمانە بەڵام بێگومان لەسەر تەسیریان داناوە بەر لەوەی بچین باسی چەند شەڕێک بکەین یا چەند ئەمەلیاتێک کە تێدا بەشدار بووی لەوانە تێشیاندا بریندار بووی ئەوە پرسم کە ئەو شەڕەی لەگەڵ حیزب دموکرات و کات لە ئارەدا بوو چەندە تەسیری لەسەر وزە و توانایی بەرگری لە ئاست جمهوری ئیسلامی یا هێزەکانی جمهوری ئیسلامیدا دانابوو بە تەوری گشتی کاکەرین زۆر تەسیری دانابوو ینی واقعاً تەسیرێکی فرە گەورەی دانابوو ئێمە دشمنێکمان بوو جمهوری ئیسلامی بوو ینی ئێمە هیچ وەختێ وەکو کۆمەڵا حقیقەتەن جمهوری ئیسلامیمان لەبیرۆ نەچووە ئەو کاتانە مەسەڵەن بۆ نمونە بۆت باسەکەم کە ئەم ئاوایی ئەم قەرارگای جەوشەنەکە من ئێژم مەسەڵەن لە شەرایەت چ شەرایەتەکە ئەم قەرارگای گیریە لە شەرایەتێکی لە شەرایەتێکا کە ئێمە لەگەڵ حیزبی دموکرات دەرگیر بووین خەڵک بڕێک ناومێدی بەسەرا هاتوو هێزەکان خۆمان بە فەرسوودە بوو ئەمانە مەجبورین ئێمە بە تەمەرکۆز بگەڕین بۆ نمونە کە وەختێک ئێمە چوین ئەم پایەگای جەوشەنمانە گرت لە سەرشی و سەقز لە نزیکە سەرسەلاران زمسان بوو ڕەفیقەکان خۆمان کە خەسرە و ڕەشیدیان یادی بەخێر لەگەڵ کاک جەلال ڕزمێندا کە ئەوانە ڕەفیقەکان ناوچەی سنە بوون ئەو کاتە ئەوتە فەرقی نەبوو پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێکیمان کردایەت و ئەمانە بۆمان فەرقی نەبوو ئێمە وەخت چون ئەو قەرارگامانە گرت لە ئاوایی جەوشەن زمسان بوو سێ چوار ڕۆژێک لە سەرشی و سەقز کە خەسرەوان لە تەکمانە نەمانیتی ئەمانزانی بەرحاڵ شتێکەیە دوای ئەوە وەختێکە ڕۆیشتن دوای یەک دوو سێ ڕۆژێکە و دوای هاتنە ئاوایی میک لە ئاوایی میکە تەوزیحیان بۆماندا وتیان بەرنامەیەک ئاوامانەیە گەرەکمانە قەرارگایەک ئاوا بگرین تەوزیحێکی کولی سەرەتاییان بۆماندا هەڵسانی زمسان بوو لە میک و هەڵسان چوون بۆ جەوشەن بەلە ئەوشە چینە ناو ئاوایی جەوشەن کاکەریم کا خسرە و ڕەشیدیان بە ئیتمێنان خاترۆ بەلە ئەوە ڕۆیشتین تەوزیح کوروکی پایەگاکەی بۆماندا کە ئەم پایەگا چۆنە ئەو وەختە گەرەکمانە بیگرین واحدەکانی پێشڕەوی واحدەکانی تەمین هەموو دیاری کرد وتیشی من دام نەناوە خوێن دەدوت یەک پێشمەرگەی کۆمەڵە بێتە دەرەوە تۆ تمشای ئەوە کارزانی و کارایی ئەم ئینسانانە کە پێشمەرگەی کۆمەڵە بەتایبەت کا خسرە و ڕەشیدیان وەختی چوونە ناو ئاوایی ئێمە بە دوو واحد تەقسیم بووین چوونە ماڵەکان ئەوتە گشتی بەڵام ئەو دوو واحدە کە گروهی پێشڕەوی بوین بە ناوی گروهی دوو گروهی یەک ئەو وەختە ئەدبایەمە سعاتی 6 چواتین پایەگاکەمان بگردایە بەرنامەکە وا بوو غاقڵگیریانمان کردایە پایەگاکی قەرارگایش بوو بەڕاستی پایەگانە و قەرارگایەکی گەورە بوو سعاتی 5:30 ئەمە هەڵسان لە ماڵەکان چوونە دەرەوە لە ناو ئاوایی چوون بۆ نزیک قەرارگاکە ئەو وەختە دامەرزیای لە نزیکینەکەەوە ئەمە دامەر وەختی دامەرزیای چوونە 30 متری پایەگاکەەوە دامەرزیای ئێمە 9 نەفەر گروهی پێشڕەوی بووین لەناو ئەو 9 نەفەرە 3 دانەی کەلیشکەکان بوو ینی کەلیش لە گروهی پێشڕەویە بوو عەرزەکەم ڕۆیشتین ئیتر دامەرزیان کەڵەشەر قوقەی لێدا گرمەی RPG بەرزوو بۆ کاکەرین ئەو وەختە ئیتر واحدێک ئێمە کە دەبوایەک واحدی دووبین سەنگەرێکی گەورە بوو لە بان سەر دریاکە دەبایە ئەومانە تێک بشکانایەتە واحدی یەک بچواتە ناو پایەگاکە عەرزەکەم ئیتر ئێمە ڕۆیشتین هەرەکەتمان کرد تەقەمان بوو پایەگاکە لە عەرز 10 دقیقە 15 دقیقە تەسەڕف کردیان کاکەریم لەو کاتاکە پێشڕەویمانە کرد و ئەمانە یەکسرە من تیربار قەناسەم پێ بوو ئەو کاتەجا تیربار قەناسەش
قەت لە گروپی پێشڕەوی دانانن وەختێکە چوم نزیک 10 میترمان ماوە بۆ پایگاکەی یەکسرە تارماییەکم دی هات بە نەمزانی تارماییەکە چییە دانێک لە ڕەفیقەکان یادی بەخێر حەمەی مەڵاوەیسی حەمەی سەقز لە پاڵ دەستما بوو هاواری لێم کرد وتی ئیبراهیم ئەوان نارنجە هات ئیتر بەڕاستی من هیچ شتێکم پێ نەکردیا تەنیاکارێکم کردیا سینگەم نائەرز هەر دەستمدانبان چاومە کە چاوم کوێر نەبێت ئیتر یەکسەر ئەم نارنجە خاوەمرە کاکەریم ها لە بنپای منا تەقیەوە ئەوش نازانم سەرمای بوو بۆ بەیانی سەحا ڕاست لە بنپای منا خۆی تەقانەوەمانە بەڕاستی یەک سینیشی دەرەچوو دێمە هەڵساین چینەبان خاک ڕێزەکە من هەر گوێچکەیشم نەدا هەموو ئەسیرەکانیان هاورد و جەماعەتێ زۆر نزیک تقریبان 45-50 کەسی تیا بوو پایەگاکە بەشێک یان زۆریان ئەسیر بوو بریندار بوون هاوردیان حقیقەتەن ئیتمال گوێچکەیشم نەدا ئێمە من و دانێ لە کەنیشکەکان ئەسیرەکانمان هاور دەخوارەوە زەخمیەکانمان هاور دەخوارەوە بۆ ئاوایی جەوشن هاوردیان بوون ناو مزگەوتەکە ئیتر بە مەعزەوە گەینە ناو مزگەوتەکە هەموو جەماعەت ڕەفیقەکان ئەوانەوەکانی پزیشکیار بوون بە کۆڵە پشتیەکان و ئامادە بوون بۆ پاسمانی ئەسیرەکان کاکەریم باوە کە من لەولاوە وێستا بووم دانێ لە کەنیشتانیش تووڕە بوو لە دانێ لە پزیشکیارەکان وتی باشەوە ڕەفیق خۆمان ئیبراهیم دوێنە شڕ بندڕ بووە بەڵام تێ ئێوە خەریکن ئەوان هینەکەن حەدیقە دانیشتیان دێن بە دیار ئەمە لەو کاتا کاکەریم کاخسەوە ڕەشیدیان خۆی گیانە لای من ئیتر هات باوشی کرد بە من ماوەتی من دام نەناو یەک نەفەر لەم پایەگا حقیقەتەن بریندارێکیش بینەوەمانە بەڵام بەداخەوە کە تۆ برینداربی بەڵام من تۆ ناو ئەنم یادگاری قەرارگای جەوشن لە مەودووە ئیبەگیان جا بە هەر بە منێ و ئیبەگیان حقیقەتەن دوای کە خسرەوەی تر چوو لەگەڵ ئەسیرەکانە زۆر دویا زۆر قسەی کرد و ئەمانە زۆر تەوزیحی بۆیاندا جان منزورم ئەوەسە جان ئێژین دانشگای کۆمەڵات ئەمە حقیقەتەن تۆ حەساوتە ینی پێشمەرگەکەی خۆیان کە من بەرەحاڵ پێن تیمارم کرد ئەچون ئەسیرەکانیان تیمارەکرد یعنی ئەمە تەئسیرێکی زۆر گەورە بوو ئەو هەمووە مەسەن جمهوری ئیسلامی تەبلیغی لەسەر ئێمە پێشمەرگەی کۆمەڵە و خەڵک کوردستان ئەکرد ئەمانە پێشمەرگەی ئەمە دانشگای کۆمەڵە بوو کە کەرینگیان جا ئەو پایەگا کاکەریم بۆ ئەدیاداری نزی 36 قەبزە ژێرسەی تیا بوو 4 دانە RPG تیا بوو دانەیەک فەدافەنی تیا بوو دانەیە قومپارە شەسی تیا بوو قەرارگایەکی زۆر گەورە بوو جا منزوم ئەوەیە ئیتر کارم لێ دواتر کە من بە هاتینەوە بەرحاڵ بەرەو میک و ئەوانە من هەر بە پای خۆم هاتوو ڕاستەکەی بەڵام دواتر زۆر شترس کریاوم بە یەکە ئیتر لەسەر شاخەکەی میگەکردن ڕەفیقەکان دانێ دەڵخیانەوە خسیانە ژێرم بەرەو ئاوایی میک دوای خاترێکی خۆم هاورد ئیتر ئەوە جریانی قەرارگای جەوشەنجا بەڕاستی بە تایبەت خەڵکی ئەو ئاواییە من هیچ وەختێ جارێ لە پێشە نازان بێژم چۆن خۆم بە مەدوی شاید بێژم ڕەفیقەکانم مەزانم حەمە کە من کوێر نەبووم چون حقیقەتەن من دەستم وەختی دەستم نادبان چاومە ئیتر هەرچی ئازامە کولیانی کوناکونا بووە دەست و بلو ئەمانە و لە عین حاڵیشا من ئێمە من خۆم بە مەدوینی بەڕاستی خەڵکی هەژار و فەقیر ئەزانم کە لەو کاتانە زۆر یارمەتی و هاوکاری ئێمەیانە کرد بێگومان وە باسی پێشمەرگەژنەکانت کرد پێم خۆشە بزانم نەخشی پێشمەرگەژنەکان لەو ئەمەلیاتانەدا لە شەر ڕاستە و خۆدا چێ بوو بەڕاستی چۆن کاکەریم نەخشی ژنەکان یعنی بێگومان نەخشی ژن بێ حەز بەرجەسە بوو لە ناو کۆمەڵا نەخشی ژنەکان کاکەریم دوای 25 ساڵ 30 ساڵ بێگومان لەسەر شەڕاوانانی مەسەلەن کوبانی لەسەر کچەکان ئەوانیش تەئسیری داناوە لەسەر ژنانی کوردستان تەئسیری داناوە ئیسە بەدەیان احترازات بەدەیان ئەوینی ژنان هەنە سەف ئەوەڵی ئەو احترازێلۆ بێگومان تەئسیری داناوە نەخشی ژنەکان لە ناو کۆمەڵا باسی زۆر شەڕ دەکەیت زۆر لە زۆر شەڕدا بەشداری کردووە ئەمە نمونەیەکیان بوو لە ئەو شەڕانەدا بریندار بووین بەڵام پێم خۆشە پرسیارە زۆر بە کورتی بکەم ئەو شەڕانەی کە ئەو سەردەمە دەکراوە لەوانەی بەرەستان تێدا بەشدار بوون ئەکسەرەن لەو شەڕانە بوون کە ئێوە بۆ خۆتان هێرشتان دەکرد پلانتان بۆ دادەنا پێشتر یا هێرش دەکرا و تەقابولتان دەکرد لەگەڵ هێرشەکاندا
کاکەریم هەردوو لاکەی بوو هەردوو بارەکە هەم ئێمە تعڕزمانە زۆر جار ئەوانەی کە خۆمان تعڕزمانەگەی یا بەرحاڵ ئەچوای بەرنامە ڕێزیمان بۆکی جیاواز بوو ئەوەی کە بەرحاڵ جمهوری ئیسلامی ئەهات محاسرەمانی ئەکردو ئەمانە خۆ ئەکسەرەن محاسرەکانیشمان ئێمە بەخۆشیوە تێک ئەشکان و ئەمانە بەڵام جیاوازیان بوو ئەمانە ئەو کێکە بە محاسرەکریان بڕێک لەوانەیە توش تەڵەفات و شتە ئەبووین بۆ نمونە ئەگەر نمونەیەکت بۆ باسکەم لە ئاوایی مەسەرەن تازاوای تیلەکۆ ئێمە تووشی شەڕێک بووین لەو شەڕا بەداخەوە هاوڕێک شەهید دەبێت هاوڕێک گیانە لەو شەڕا دانە ئاوڕێمان شەید سالیەی بارانی شەید کوبرا مارن شەید نیزام بناوەسان شەید فارۆق دیواندەرە ئەو شەڕێکی زۆر سەخت بوو بەڕاستی لەو شەڕیشا من وتم یەکێک لە گەورەترین شەڕەکان بوو تقریبا 15 سەعات شەڕ بوو هێزێکی زۆر و زەبەداحی هاوردووە سەلمان و ئەمانەی ئێمە هەردانی سەعات 6 تووشی ئەو شەڕە بین لەو شەڕاکە کەریم بەداخەوە ئێمە 3-4 سەعاتێ شەڕمان کرد دوای 3-4 سەعات ئیتر شەید نیزام بریندار بوو گیان باخترد و نیزام ثانیە گیانی لەدەستا ئیتر ئێمە نەمانتوانیشت شوێنەکەمان چۆڕ کرد لەو کاتا مەجبورین بریندارەکەن و تقریبا گیان باختر و ثانیە حامڵکەین لە مەنتەقەی شەڕەکە دووری خەینەوە تا ئێمە ئەو کارمانە کردو ئەوانمان دوورۆ خستۆ واحدێتتر لە گودان شاهۆ هاتن تەپەکانن گرتو ئەمانە ئیتر ئێمە ئەو تەپەمان جێڵاو ئەمانە ئەوان هاتن گرتیانەوە دوای 1-2 ساعت کاکەریم پێویستیان بە مهمات و ئەوانە بوو مهماتیان کەمە بووە ڕەفێقەکان ئیتر ڕاستەکەی لەو کاتا ئێمە 1-2 نەفەر ئامادە بین مەجبور من ئەسلحەی سازمانیەکەی خۆم داوێت دەست ڕەفێقەکان مەجبورم مهمات حەمڵکەم بۆ جبەکە تقریبا نیوەگونیە مهماتم هەڵگرت و ئەمانە لەگەڵ دانێت لە ڕەفێقەکانە بەداخەوە بەڕاستی ئەوش زۆرمان بوو نەیتوانی بێ لە تەکماوتم بگەڕەرەوە مهماتەکەم بوو تەقسیمم کرد بەسەر جبەکە کاکەریم هەر لە ئەوڵۆ جبەکە مهماتەکەم تەقسیم کرد یەک دانە خەشاب کلاشینکۆف ماوە هاوردن بێمە دەست دانەیەک لە ڕەفێقەکان شەید کوبرا مارنج ناسرا و بە مریەم ساعت بەنا چوومە بەر سەنگەرەکەی ئەو لە ناو سەنگەرەکە بوو کاکەریم یەکسەرە خەشابەکەم دا بە دەستی و بەم دەستنە هێشتاکانێک دەستی پێنەگەیشت و یەک دانە تیر هات دای بە سەرسینگەیە یعنی کەوتە ناو سەنگەرەکە و کەوت بە ئەم لای تقریبا لای مناو ئەمانە من لەو کاتا بەڕاستی کاکەریم ئیتر پەلامانمدا هێنامە دەرەوە لە ناو سەنگەرەکە و 500-600 میتر کردمە کۆڵ لە منتەقەی شەڕەکە دووری خەمۆ تقریبا هاوردمە خوارەوە 3-4 دقیقە لە بن بەردێکات دام ناو دووسێ باقەگیا ماوە نامدانیەوە بەلایەوە دانیشتم هەتاکانێک گیانی لەدەستا بەڕاستی ئەوە ینی ئایسێشا ینی چۆن بێژم ینی من هەچیە ئەو کاتانە هەر بیرم پێ نەکردەوە پێ ئێمە فرجێ ئەومانە نەبوو بیرکەینەوە باوەێ ئایسا کاکەرین زۆر تەسیری لە ینی لە مێشکما داناوە فداکاری ئەو کەنیشکە ینی ئەکسەر دنیا نە کوبرا بەدەیان کوبرا ناومان بوو ئێمە لە ناو کۆمەڵا فداکاریانە کردو ئەمانە بەڵام ئیترە ئەوە تایبەتی تەسیری لەسەر دڵ من داناواتە ئیسێشە یادی بەرز و بەڕێزی و یادی هەر چوارەکەیان بەڕاستی لەو شەڕا بەرز و بەڕێز بێت بەڵام بەڕاستی ئەوەی کوبرا ئیتر ئەوە هین بوو یادی هەموو گیان بەختکردوان بەرز و بەڕێز بێت بەڕاستی وایە بەڵام کاکەریم پێم خۆش لە ڕابطە لەگەڵ خۆ ینی ئەوش مەربوطەوێت بە برینداربوونی خۆم ئێمە لە تەی زنجیرە عەمەلیاتێکە کە بەرحاڵ لە منتەقەی ساوان و سەدبانوشا تووشمان بوو ئەمانە بەداخەوە لەو شەڕیشا شەید واحد و شەید محسین و کارەسۆڵ ئەو کاتە شەید بوون گیانیان باخت و ئەمانە دواتر ئێمە بڕێک ئازو خۆشتمان پێویست بووە هاتینە پشت حەوتاش ئێوارە 10 نەفەر ئێمە لە هاوڕێیان ئامادە بین ڕۆشتین چوین بۆ ئاوایی سوورێن بانە ئیتر ڕۆشتین تەدارەکات شتە بێرین ڕاستی چوونە 2 دانە ماڵ ینی بۆ جۆرەکە تەوزیحیان بۆماندا هاوڕێیانی فەرماندەیینەکان چوونە 2 دانە ماڵێ لەم سەراوی ماڵێ لەو سەر ئاوایی چوین نان بخۆین و ئەمانە من لەبەر دریای ماڵەکان نیگابان بووکە ڕەفێقەکانمان چووە ناوە ئەمانە تیمەکەی خۆمان 10 دقیقە لە نیگابانیەکەم نەگوزەریا و یەکە و
گروی زەربەت هاتوونە ناو ئاوای لە لای خوارد ئاوایی و ڕفێقان خۆمان بەداخۆ پێم وایەکەمێ یا دێر متەوەجی بوون و ئەمانە پێم وایە یا پیان وابوو خەڵک ماشین خەڵک ئاوایی هاتە سۆ لەبانەوە ئەمانە متەوەجێ دێر بوون ئیتر تیمەکەی خوارەوە چوو واحدەکان دەرکردووە نقطەیەکمان لە دەرەوە دیاری کردو ئێمە هاتینە دەرەوە کاکەریم یەکسەرە ئەم تیمەی من لە تێکیانە بووم نانیشم نەخواردووە هەر یعنی هیچ ئاویش مەدەم نەکردو من نگابان بووم لەو کاتە 15 دقیقە لە نگابانێکردنەوەی کە هاتینە دەرەوە یەکسەرە توش دەرگیری بوون لە ناوەوە یا ئیتر هاتنە ناومان مثل جەماعەت جاش و پاسەر بوو بە تەقا هاتن بە ڕوومانە تقریبن ئاخدێکدانە ماڵماوە بە ئاخر ئاوایی یەکسەرە دانێک هات بە ڕووما وتی تێم خوڕی وتم کێ ئیتر واقعا من پێماوە جەماعەتەکەی خۆشمانە یەکە و لاڵ بوو ئەسلاحەکە لە دەستی داکەوت و ئیتر کاکرین بوو بە تەقا لەو ناوە باوەڕکە 2-3 دقیقە ئیتر بە شدەت تەقا ڕەبەکان خۆشمانە لەملا تەقایان لیان کرد و ئەمانە دوایەوە هەڵگەڕیام و کاکەریم هیچ کەسێکم نەدی بریندار بووم وەسەرا چوون و ئەمانە یەکسەرە ئەچێ ئازام و ژنجیەوە هاتمام لەوە تقریبا ڕەفێقەکانم لێ بڕیایە چوومە بن ماڵێک لە بەر جادەکۆ کە جادەیەکە هات لە پشت ئاوای سوورێنەوە چوومە بن پشت ماڵەکە و بەر جادەکە کەمێک گەشتم هەڵ خسوەمانە بزانم ڕەفێقەکان لەکوێ بەڕاستی نەمتوانی هینکەم و ئەمانە ئیتر لەو کاتیشا بڕێک بیرم کردووە چی بکەم چی نەکەم یەکە و یەک قسەی کاخەسرۆ ڕەشیدیان لە زیهنما هەمیشە هین بوو هەمیشە ئەی کوڕەکان شەو قەڵای مێردانە بەڕاستی کاکەریم ئەو قەڵای مێردانە لەناو مشتما لە هەر تەیدانەیەک لەو کاتە هاتنەوە ئیتر بە سینەخێز لە جادەکە کردمە ئەو بەرەوە چوومە بەر پایەگا کۆنێکی تیا بوو ئاوای سوورێن پایەگا کۆن تقریبا سیبخاردار و شتەی لێ بوو ئەو پایەگا کۆنە وەڵا دواتر هینم کرد ئیتر لێنە نەجاتم بوو ئیتر پایەگا و جاش و پاساریش حتەقیانە کرد بە و شوێنەوەکانە ڕەفێقەکان خۆمان پاشەکشیان کرد و چۆن ئەنزانین مەسیرەکان ئیتر بە کاکەرین دوای تقریبا 2 ڕۆژەوە هاتمەوە بە هیمەتی خۆم و یارمەتی ئەو خەڵکە دڵخستۆزە دیارە ڕەفێقان هاتوون و زۆر نیگەران بوون ئیتر مەراسمێکیان دانا و کە بۆ ئەو ڕەفێقەی ترمان کە گیانیان لە دەستدا و منیشی پێیدا بووم بە 4 نەفەر ئیتر ڕەفێقەکان داوایان کرد لە مامۆستا جەماڵ ئەو کاتە مامۆستا جەماڵ مەسوول سیاسی ئەو تەمەرکوزە بوو وتیان دەست ڕاگرێت کا جەماڵ عەدیەکە لە با 1-2 ڕۆژێک توول کێشێت و ئەمانە فعلەن مەیدن بە رادیۆ کۆمەڕە ئیتر ڕاستەکەی من دوایی هاتمەوە ئەمانە جا منزلمەوەسا من ئیسە کاجەماڵ زەحمەتی کێشا مەراسمی گیانباخکردنی بۆ من داناوە ئەمانەیتر دەمە دوایش من پێویست ناکە بە مەراسمم بۆ بگرێت دا تقریبا ئاوا بوو حقیقەتەن جا ئەو لەو شەرایطاتوە ئیتر حەساوکە کاکەریم ئیتر ئێمە مەسەن بۆ نان هاوردن بۆ پێشمەرگە لەو کاتانە لەو وەعزیەتە حقیقەتەن ئاسان نەبوو ینی ئەوە تقریبا ئەو شەرایطیشەکە بەرحاڵ بن بەسەرم هاتووەمانە بەڕە بێگومان وایە نەخشی خەڵک لەو کاتانەدا چ بوو مەسەلەن بەڕستان باز دەکەی لە ڕفێقەکانت دادەبڕێ برینداریشی دواتر دوای 1-2 ڕۆژ بە ڕفێقەکانت دەگەیتەوە و پیان شاد دەبیتەوە هەتا تەسەور دەکرێت کە نەماوی بەڵام لەو فاسەدا تۆ چۆن خۆت ئەمن ڕادەگری لەکوێ پەنا دەدرێ چۆن دەتوانی ئەو مەسیرەتە ڕفێقەکانت پیان ملحەق دەبێەوە کاکەریم ینی هاوکاری خەڵک نسبەت بە پێشمەرگەی کۆمەڵە ئەسلی حەد و حەساوی نەبوو من یەک نمونەت بۆ باسەکەم ئێمە تیمێک 3 نەفەری بین لە ناوچەی مەریوان کار تەدارەکاتی چەمانە کرد 1 نەفەر لە ڕەفێقان ناوچەی مەریوان لە تەکمانە بوو ئێمە چوینە ماڵێک لە ئاوای لەنجاوە 2 شەو لە ماڵەکان ماوی ئەبوای سەر سێمین شەوە بڕۆژدایەتی باوەڕکە کاکەری ماڵەکە زەماوەنیان بوو دوایی تقریبا چۆن بێژم یا کابرا ڕۆژ جمعە زەماوەنەکەی حیوانێکی دانابوو کە بۆ زەماوەنەکەی سەری بڕێت و ئەمانە ئێمە پەنجشەمە دەبوایە بڕۆژدایەتین قەسەمی لێمان خوا وتی ناڵم پاتان لەو ماڵە بچێتە دەرەوە حتاکانێ لە گۆشت ئەو حیوانە نەخۆن وتمان بابە ئێمە هەر لەباری هیچ ئەبێ بچین نانی ناکرێتمانە وتی نائتانوەم لە ماڵ خۆمان ئەگەر ئەزانن هینەوەمان چەند ڕۆژەکە هەندێرە ئەتانوە بردمانێ ماڵ خۆشکەکە و زاواکەی کاکەریم حیوانەکەی سەر بڕی ڕۆژ پەنجشەمە باوەکە گۆشتی هاو بووەمان لەو ماڵەوەتی ئەگەر ئەو گۆشتانە نەخواردای من لە دڵم دەرنەچوو یانی
فداکاری مردم یعنی ناتوانی فرامۆشی پێ کاکەریم فرامۆش نشدە نییە بەڵێ دوایەوە گیان کاتێک لە شەڕەکاندا نزیکترین ڕفێقەکان نزیکترین هاوڕێکان و شاید خۆشەویستترین کەسەکان لە دەست دەچوون لە پەنادەستدا چی دەبووە هۆی ئەوەی کە ورەی کەسەکان ورەی ئەو ڕفێقانە ورەی پێشمەرگەکان دانەبەزێەوە هەر بەو گورێەوە هەر بەو ئەنجیزەوە دووبارە لە شوێنێکی دیکە و ئەمەلیاتی دیکە بەڕێوە دەبن بەڕاستی زۆر سەختە بێگومان وەختی تۆ نزیکترین هاوڕێت لە پەنادەستدا دەست دەدەیت بەڵام ئەوەی کە دەبووە هۆی ئەوەی دووبارە ئەو ڕفێقانە بە ئەنجیزەوە ئەو ڕێگای ئیدامە بدەن و ڕێگای ئەو ڕفێقانەیان ئیدامە بدەن چی بوو؟ کاکەریم ئێمە مەجموعەیەک بووین ئەزانیی باوەڕ و ئیمانمان بە ڕێبازەکەمان بوو باوەڕ ینی ئێمە جەماعەت ینی کۆمەڵات سەداقەت پاکی ئەو وەختە حقیقەتەن ینی ئێمە وا بارهاتوین لە ناو کۆمەڵا بەغەیرێ باوەڕبوون بە ڕێبازەکەمان سەداقەتمان سەمیمیەتمان لەگەڵ یەکترین ئەوە بوو بە ئەنێژیەک بوو بە هینێکە کە ئێمە بتوانین ئەو شێوە بتوانین ڕایگرین ئەو پەیوەندیە ئەو پەیوەندی دۆستانە و ڕەفیقانە و سەمیمانە و سادقانە بوو کە ئێمە ئەمانتوانی حقیقەتەن ئەوە ڕابگرین مەسەلەن زۆر چتی تر مەسەلەن مناسبات پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ خەڵک مەسەلەن نمونە زۆر نمونەی هەیە کە ئێمە ئێژین وەختی ئێژین کۆمەڵایە دانشگایەکە مەسەن بعد دوو نمونەی مەسەن کە ئەدی وەتەندروست مەسوول سیاسی گوردانەکەمان بوو ئێمە چون بۆ ئەوەی سەردەرە لە سەرشی و سەقەزا باوەکە کاکەرین چەندی ساعت پیادەڕێیمان کردو چوونە ماڵێک ژنەکە غەزای بۆمان هاورد بەشێ غەزاکەمان خواردە زوو بچوایەتینە دەرەوە کادی وەتەندروست دوودانە مناڵی بوو ماڵەکە غەزاکەی لە بەردەست خۆمان هەڵگرت نا بەردەست مناڵەکان تا ژنەکە هاتۆ کاکەریم ژنەکە زۆر تووڕە بوو دەرێکی تووڕە بێ لە مناڵەکان کاتی بە حەدێک مهرەبانانە تەوزیعیدا بۆ ژنەکە دادەگیان ئەو مناڵانە ینی لە بەرترین ئەبێ زووتر غەزا بدەی بەوان ئێمە گەورەین پێ کاکە ئەوە لە بیر ناچێت و دانشگای کۆمەڵە ئەوەیە کا خسرە و ڕەشیدیان لە ئاوایی زوێرانە هیمانە کرد ئەبوایە خەڵک هاتایە لە تەکمانە وسایلی بۆمان حەمڵ نەقڵ کردایە کاکەریم سێ نەفراتن لە تەکمانەدانێکیان لە دەروی ئاوایی کەمێک ناڕەزایەتی دەربڕیدەوەکە لە تەکمانە هاتووە کا خسرە و ڕەشیدیان لە پشت سەری بوو وتی باوانەکەم جاهار بەم جۆرە وتی مادام نۆبەت نەبووە بگەڕە لە دواوە گەرانی نێشکەڕیادەوە کاولار بە ئیسرا خۆی هات حقیقەتەکەی کاکەریم مەزنم ئەوەسە ئەمە ئیخلاق و دانشگای کۆمەڵە ئەمە وەختی ئێژین دانشگا ئەمە دانشگای وەختی بەرخۆت بە ئەسید بەرخۆت بە خەڵکی هەژار و فەقیر کرێکار بەڵام تێت میشاقی جاروایە هەست ئێمە ئەو گشتە درسیەتی تینیەتی شەو نەخۆری بەڵام بەداخۆ جاروایە سیسە ئەویسم جاروایە هاوڕێی ئێمە دۆسی ڕەفیقی ئێمە قساکەژی ڕەفیق ئێمە نازانم شەو شام ناخوایە نسان سبحانەکەی نازانم کەمە جاروایە دنیان بیرەکاتۆ لەو بازی قسە کە ئەیستەخەکری هەر ساڵ چەند ساڵ جارێک مجموعەیەک دزانم شاید جێگەیشی نەوێت لە ڕەفیقێک لە ئەم تشکیلاتە ئەسڵیە لەم کۆمەڵەما دەرە جیا ئەوون و ئەڕۆن بیر ناکەنەوە لە ئەو هەموو خەباتە لەو هەمووە هەڵسوڕانە لەم کۆمەڵە عەزەمەتە چی کردووە بە پەراتیک ڕۆژانە تۆ بڕۆ دەدانە کتێو خۆنەرە کاکەریم بە ئەنازە یەک هەرەکاتی هین عەمەڵی ینی ناچێتە ناو مێشت خەڵکۆ زۆر ڕاست دیارە باسکردن لەو خۆناغە و لەو بیرەوەریانەوە بە تایبەت لەو هەموو ئەمەلیات و دەرگیریانەی کە ڕاستەوخۆ بەڕێسانتیدا بەشدار بوون لە چەندین بەرنامەی پێویستەکە ئینسان بەوردی هەمویان باس بکە مرور بکاتەوە زۆر بەداخەوم کاتی بەرنامەکەمان زۆر کەمە بۆیە بەوەندە بەسەندە دەکەین و وەکو دوایین پرسیار ئەوە لێ پرسم کە چۆن بوو تەسمیم دەگری دەچێت دەرەوەی وڵات وە ئێستا ژیان لە دەرەوەی وڵات چۆنە؟ کاکەرین گیان ژیان لە دەرەوەی وڵات ئەوەتە بەهاڵباتەوە بۆ وەعزیەتێکە خۆمە ئێمە ژیانمان خراو نیە تا ئەنازەیەک
باشە ئیتر فقط وت من بابەتۆژ و بڕێک وعزیەتی جسمی خۆشم کە زۆر مناسب نییە من فقط پێم خۆشە لێرە تشەکر و سپاسگوزاریەک لە هاوژینەکەم ساندرا بکەم کە بەهۆی ئەوە کە من کەمتر توانیم حقیقەتەن لە ژیان ڕۆژانە بە هین کە بتوانم بڕێک کار و هین ئەنجام بدەم بە فرە یارمەتی منی کردە ئاسانکاری بۆ من کردە پێم خۆشە تەشەکر و سپاسگوزاریەکیش لە ئەو بکەم بۆ هاوکاری و هاودڵی و ئەوانیە تقریبا ئێمە ئەوەتە هەرچیشمان پێشمەرگەی کۆمەڵە ببینە هەرمان سیاسی دوو بنیامینێت بەڵام تێباتەوە جوو باوەکە لە یاریشە شێک کار بکەیت بەسەنەوەسی 8 ساعت کارەکات من بوست لێ ئەخڕێت شاید بێژم لە ڕۆژە 400 نەفەر خەڵک هەموو نەقلەکە بەڵام تر ژیان ڕۆژانەیەش جاروایە زۆر هاوکار و هەپشتیوانی من بووە من پێم خۆشە تەشەکر و سپاسگوزاریەکیش لە ساندرا وەکو هاو ژینەکەم بکەم و ئەمانەوە هەروە پێشم خۆشە ئیتر ژیانەکەیش ئاوایە کاکەری من زۆر ناڕازی نیم بەڕحەڵباشە ژیانی هاوبەشتان مناڵشتان هەیە؟ نەخێر مناڵمان نییە نەخێر ئیتر ئاوایە ژیان تقریبا من وتم ناڕازی نیم بە هەرچەندکە خۆی ئینسان لێرە ناتوانێت بەو شێوەکە حەزەکە لە وڵاتەکەی خۆی قەناعەت سوزانم ژیان هەمیشە من بیرم هاولای تقریبا حقیقەتەن وڵاتەکەی خۆمەوە لەو شوێنەوە لیژیاومە بەڵام ئیتر ئەمە لێرەشە هیچ کێشەیەک فرە عەجیب و غەریب نییە و ئەوەندە تقریبا ئەتوانم ئاواین کە وەمانە فقط پێشم خۆشە لە ئاخرۆ حقیقەتەن ئەوەندە بڵێن کە من هەمیشە یعنی یەکێ لە شانازیەکانم ئەوە سەکە پێشمەرگەی کۆمەڵە بوومە شانازی ئەەکەم و هەروە هیوادارم هەموو کرێکاران و زەحمەتکێشان و لاوانی شۆڕژگەر پەیوەندی خەباتکارانەی خۆیان بە کۆمەڵەوە گرێبن کۆمەڵە جەلایەنێکی دڵسۆز و بەرحاڵ ها لە ناو دڵی خەڵکە ئەوە ئارەزوی منە هیوادارم خەڵک خەباتکار ژنان لاوانی شۆڕژگەر هەمویان بەرحاڵ ئەو خەباتی خۆیان بە کۆمەڵە و تشکیلاتی کۆمەڵەوە گرێ بدەن و هەروە پیشم خۆشە لە ئاخرۆ سەری ڕێز و نەوازشدا بنوێنم بۆ تەواوی گیانباخکردوانی ڕێگای خانەوادەی سەربەرزی ئەو ئاوەڕیانەوە لە ناو ڕێزەکانی کۆمەڵە حیزبە گیانیان لەدەستداوە و هەروە سڵاو بنێرم بۆ تەکتەک ئەو ئازیز و خۆشەویستانە چه ئەوانەی ناوە چه ئەوانەی دەرەوە کە ڕۆژێ لە ڕۆژان پێکۆ سادقانە لە ناو تشکیلاتی کۆمەڵە پێشمەرگایەتیمان کردەوە لە هەر نقطەیەک هەن من هیوای ساق و سڵامەتی بۆ خۆیان و خانەوادەکان ئەخوازم. منیش هیوای ساق و سڵامەتی بۆ خۆت و بۆ هاوژینی بەڕێستان دەخوازم و هیوادارم کە ساڵهای ساڵ هەروە شاد و تەندروست بن و لە ژیانتانە سەرکەوتوو. پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر لە کۆتاییدا شتێکی زۆر کورت ئەگەی لە قەڵەم کەوت بێ ئاماژەمان پێنەکردوە پێ دوای دەکرێت باسی بکەیت فەرموو و ئەگینا بە یەکەوە ماڵاوای دەکەین و کۆتایی بەرنامەکە دێن. وەڵڵاهی شتێک ئاوا بە نەزەرم ناگەیە کاکەریم گیان فەقەت پێم خۆشە هەر ئەوەندە بێژم زۆر سپاس بۆ ئێوە کە ئەو وەختەتە بە من داوە دوایەوە زۆر سپاس بۆ هاوکارانن بۆ هەموو ئەو کەسانەی کەم بەرنامەی ئێمە بینن هیوادارم توانوێتم ڕوونکردنەوەیەک بخەمە سەر خەبات و مبارزەی هەم ڕەفیقەکانم هەمهین خۆم من وازانم تقریبا هیچ شتێک ئاوان نەماوە هەر ئەوەندە من خۆم ڕاستی قەترەیەک ینی ئەوە جزێکی بوشکەلەم لە ئەو خەباتە لە فداکاری ڕەفیقەکانم کە بەدەیان کەس ینی لە من خەباتیان فرەتر کردووە هەسوڕانیان فرەتر کردووە چه ئەوانەی کە گیانیان لە دەستاوە لە ناوڕێزەکانی کۆمەڵاوە چه ئەوانیشە بەرحاڵ ماون لە ژیانە من پێم وابێ وتم جزێکی زۆر بچکەلەوە خۆم
جزێکی بچکەلە لە فداکاری و هەڵسوڕانی ئەو ڕەفیق علمە ئەزانم کە بەدایان کەس فداکاری و هەڵسوڕانیان کردە لە ناو کۆمەڵە. بە هیوای شادی و سەربەرزیتان زۆر سپاس بۆ بەشداریت. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا گوێبیستی بوون و بینەری بوون و توێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ ئیبراهیم کەریمپور، یەکێک لە پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵە. بەو هیوایی کە جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێک شاد بوونەوەمان لە خۆناغێکی دیکەی ئەم بەرنامەیە و لەگەڵ ئاشنابوون لەگەڵ هاوڕێیەکی دیکەی پێشمەرگەی دێرین هەموو لایەکتان هەر شاد و بەختەوەر بن. Thank you.